بەخێر بێن بۆ باخچەی مناڵانی کلێڤەر 4. بە چێژەوە فێر بە، بە جوانی پەروەردە وەرگرە. ئێستا لە باخچەکەمان ناونووسین بەردەوامەوە و فۆرمی ناوتۆمارکردن سنووردارە. بناغەی خوێندنی مناڵەکەت گرینگە بۆ ئەوەی خوێندن خۆشەویست بکەی لای قوتابیەکەت کلێڤەر هەڵبژێرە. خوێندن لە باخچەی کلێڤەر 4 بە زمانی ئینگلیزیە و لەگەڵ گرنگیدانی تەواو بەوانەکانی کوردی و ئاداب و زانست. ڕۆژانە دووشەم خواردنی تەندروست دەدرێت بە پەپولەکانمان کە پێک دێت لە ژەمی بەیانیان و نیوەڕۆیان بە چاودێری لێژنەی تەندروستی. هۆڵی وەرزشی و هۆڵی تایبەت بە یاری بۆ پەپولەکان ئامادەکراوە. ڕێگەی دووری خوێندن لە کلێڤەر دەست پێ بکە بۆ ئەوەی قوتابیەکەت بە ئاسانترین شێوە خوێندن تێبپەڕێنێ. هۆکارەکانی هاتوچۆ بە باشترین شێوە بۆ گەشت گەڕەکەکانی شاری هەولێر ئامادەکراوە. بۆ ئەم ساڵی خوێندن پەپولەکانتان لە تەمەنی 4 ساڵی و 5 ساڵی تۆمار دەکرێت لە باڵەخانەیەکی نوێ و بۆ باشترین کەلوپەلی تایبەت بە خوێندن.